بۆ ئەوەی کەوا جەنابی مامۆستا وەسۆفی مریدان ئاوەها عەشق و یادی ذاتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئاوەها تەریقەتەکان و تەسەوف خەڵکی بانگەشە ئەکا بۆ خەڵکی ئاوەها خۆشەویستی پێغەمبەر لە دڵتانە بێ ئاوەها دوانزە مانگەی ساڵ یاد و ئاهەنگ بۆ هیجرەت و مەولودی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم بەجیاواز لەم کردارەی کەوا ئەهلی تەسەوف ئەیکات ئەوانەشی کەوا بانگەشە بە ناوی ئیسلام و سەلەفیەتەوە ئەکەن کەوا مامۆستایەکیان لەو ڕۆژانەدا بە ناوی مەلا میم کە بۆیە ناوی ناڵێن جایز نییە بەس هەر ئەوەندە بزانن کەوا بە دەلیلەوە قسە ئەەکەین کەوا بڵاو بۆتەوە پێم وایە لە کەرکووک بێ ئەڵێ چی خەڵکینە سەیری ئەم دوو جیاوازیە بکەن چ جیاوازیەکەیە خەڵکی نەباش شتێکتان پێ بڵێم ئەڵێ لە دوای ئەم وتارە ئیتر تەرکی کەن چونکی ئەوە شرکی گەورەیە دەی شتەکە چییە هەر لە ئەوەڵەوە بە مبتەدا هێنای خەبەرەکەی شتە دواوە ئەوە چییە کەوا زەرەری هەیە بۆ دینتان زەرەری هەیە بۆ ئیمانتان بەم شێوازە تا ئەخیرەکەی ئەڕوا دەی ئەمە چی بێ کەوا ئەوەنە شیرکێکی گەورە بێ ئەوەندە زەمی ئەەکەی هیچ کەسێ نەڵێ بە قوربانی پێغەمبەر بمەڵێ کەس نەڵێ بڵێ بە قوربانی پێغەمبەر بم ئەوە شیرکە ئەڵێ نەعوذ بالله بە منداڵەکە نەڵێ بە قوربانە بم کە ئەمە غەڵەتێکە ئیمڕۆڵێ بڵاوە ئەڵێ نابێ بە هیچ شێوازێ پیاو بە ژنەکەی بڵێ ژن بە پیاوەکەی بڵێ باوک بە منداڵی بڵێ ئەوە هەر ئەڵێ بە پێغەمبەر وتن ئەمە شیرکە هاوار بە ماڵمان قوربەسەری بۆ موسڵمان لەو سەردەما بەناو زانایەک سەیری کە دوو بنووس ڕیشی داناوە ئەڵێ بە قوربانی پێغەمبەر حرامە شەریک بۆ خوا قەراردانە کە فەرمو سەحابەیەک لە سەحابەکان نەماوە نەڵێ فیداکە ئەبی و ئومی یا ڕەسوول الله ئەمە چی مامۆستایەک بێ نازانم لە چی شوێنێکە هاتووە دیارە ئەم مامۆستا لە ناو شەیاطینیوە هاتووە چونکی ئەگەر ئاگای لە دین بێ ئاگای لە قورئان و سنەتی پێغەمبەر و سیرەی سەحابە بێ هەموویان بە قوربانی پێغەمبەر ئەبن بەڵام ئەڵێن نەڵێن حرامە ئەوە شەریک بۆ خوا قەراردانە ئەبێن لە دوای ئەم وتارێ من ئەڵێ نابێ هیچ کەسێ بڵێ بە قوربانت بن پێغەمبەری خوا خۆشەویستانم ئێمە لە داخی ئینسانانی ئاوەها با سێ جار بڵێن بە قوربانت بین یا ڕەسوول الله بە قوربانت بین یا ڕەسوول الله بە قوربانت بین یا ڕەسوول الله ماڵ و گیان و هەموو ژیانمان بە قوربانت بێ یا ڕەسوول الله خۆشەویستی تەریقەت و تەسەووف و ئەو چوار مەذهبە ئاوەها خۆشەویستی ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرئەخا وامان لێ ئەکا هانمانەدا چۆن پێغەمبەرمان خۆش بێ جا ئیتر عەیبە حەیفە موسڵمان نەزانێ ئەوانە خەریکی چی ئەوانە ئەیانەوێ ئەو خۆشەویستەی کەوا لەناو دینە هەیە هەر نەیهێڵن ئەوەی خۆشەویستیە کە ئەو دینە بریتیە لە خۆشەویستی بریتیە لە مەحەبەت هەر نەیهێڵن تۆ ئیتر بە قوربانی پێغەمبەر نەبی کە حەزەتی عومەر فەرمووی لە خۆم و نەفسی خۆم و ماڵ و گیان و حاڵ و سەروەتم خۆشەویستتری ئیتر تۆ بە قوربانی پێغەمبەر نەبی کامە ئیمان و دینت کامە خۆشەویستی ئەمەیە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا لە هەموو شارەکانەوە ئەو مامۆستا شێخ حوسێنە بەڕێزە بەڕاستی ماڵ و حاڵ و قەرزارێکی زۆر ئەێنێتە سەر خۆی بە خاتی ئەوەی پێغەمبەر خۆشەویستی پێغەمبەر لە دڵمانە زیادکە ئەمە باسی سیاسەتە ئەمە باسی دنیای ئێمە دانیشتووین هەر باسی پێغەمبەر و خۆشەویستی بە باڵای پێغەمبەرە و قەسیدە بە باڵای پێغەمبەرە هیچ شتێکی تر نییە دەی بزانن تەسەووف و ئەهلی تەریقەت هەموویان خەریکی خۆشەویستی پێغەمبەرن ئەوین و خۆشەویستی لەگەڵ خودا و پێغەمبەرە ئەکەن صلی الله علیه وسلم دووبارە بەخێر بێن یا خوا بەخێر بێن